Labs only sells to services for the aging because Shah says it's important that VR is paired with a guided discussion and reflection. I am your brain. To process what the users experienced so they know how to put into action what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. سڵاوم کاتتان شاد لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانە بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی دەنگی ئەمریکا کە دەتوانن لە کەناڵی NRT-شەوە بینەریەم بەرنمەیە بن. من هێرۆ زەنگەنە بۆ ماوەی بەرنمەکە لەگەڵتاندا دەبم. واز دەخیلی شەمۆ گەرمترین ڕێز و سڵاف دە بەرنەما ئیرۆدا سەردانا سەرۆکی ئەمریکی جو بایدن ji بۆ ئەوروپا و بڕیارە دادگەها بلندە ئەمریکا یا تایبەت بە مافی ji بەربرینێ و دەرئەنجامên wê li nav û li derveyî ئەمریکا و کاریگەریya wê jî li ser هەڵبژارتنên داهاتیên کۆنگرسê wê çi bin. جگە لەمانە لەم بەرنمەیەدا راپۆرتێک دەبینن لەسەر پیاوێکی هەڵەبجەی کە بۆ ماوەی 30 ساڵە لەسەر ئەرکی خۆی خەریکی نەمام ناشتنە. دەگەڕەکە پێنج ڕۆژیدا ji بۆ ئەوروپا سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دێ هەوڵ بدەک و هەڤالبەندیە جیهانی لێ دژی رووسیا و جزاکردنا wê ji ber dagirkirina Ukrayna bihêztir bike li demek û nîşan xuya nakin ev êrişa yan ev şerê çarmehî sist bike û gefên kêmbûna xwarin û enerjiyê li cîhanê jî hertî û mezintir dibin. Biden pêşiyê dê tev lî civîna koma heft hêzên yan welatên aboriyên serekeyên cîhanê bike li Almanya û di pişt re ew ê her Madrîdê ji bo civîna bilinda rêberên sîh welatên NATO. Ev seredan tê li demekî ku hevbendiya cîhanî ji bo bihêzkirina Ukrayna her mezin dibe û cizakirina Rûsya jî ji ber êrişên wê dibe sedemê aloziyên aborî û bilindbûna bihayên xwarin û enerjiyê. Li bajarê Münxê Almanya duhşembiyê pêşwazî li Biden hatkirin digel awazên mûzîka bavarî û bi dehan kes jî bi cilûbergin kevne şopî û zarokan jî qevdên gulan pêşkêşî wî kirin. Biden jî pertûka mêvanan îmza kir. سەرۆک جۆ بایدن لە ئەوروپایە بۆ دوو کۆبوونەوەی سەرەکی هاوکاتی ئاستەنگەکانی کە ڕوبەڕووی جیهان دەبنەوە لە ناویاندا بابەتی ئەوەی چۆن دیموکراتی ڕۆژاوا دەتوانێت پشتیوانی لە ئۆکرانیا بکات لە بەرامبەر داگیرکاریەکەی رووسیا و هەروەها چۆن بتوانن ڕوبەڕووی کاریگەریەکانی چین ببنەوە و ڕێگری لە ناکۆکی بکەن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بە کۆبوونەوەی ڕابەرانی گروپی حەوت لە ئەڵمانیا دەستی بە گەشتەکەی بۆ ئەوروپا کردووە. لەو کۆبوونەوەی کە ڕابەرانی گروپی حەوت وتی وێژ دەکەن لەسەر بابەتەکانی وەک ئاستەنگەکانی ئابووری جیهان و ژێرخانی ئابووری و هەروەها دوو مەسەلەی هەستیاری گۆڕانی کەش و هەوا و ئاسایشی وزە، هەروەها شەڕی بەردەوام لە ئۆکرانیا. کۆشکی سپی بە دەنگی ئەمریکای گوت کە ئەوان بە نیازی بە ئەنجامگەیاندنی بەڵێنەکانیانن لە چەندان بواردا. ئێمە زۆر بە ئومێدی جێبەجێکردنی مەسەلەکانین لەوانە ئەوەی دەڵێن ئێستا کاتی جێبەجێکردنی ڕابەرایەتی ئەمریکایە و جێبەجێکردنێتی بۆ هاوپەیمانان و هاوبەشەکانمان و هەروەها بۆ هاوڵاتێنی ئەمریکا، هەروەها بەرجەستەکردنی ئەو ئەنجامانی کە لە ڕاستیدا ئاسایشی نیشتیمانیمان باش دەکات و یاری دەریش دەبن لە ئاسایشی وزە لە نێو ئەمریکا و لە سەرانسەری جیهاندا. هەروەها بەردەوامبوونمان لە سەپاندنی باجی قورس بەسەر سۆرۆک پوتین بەهۆی ئەو جەنگە بێپاساوی دژ بە ئۆکرانیا بەرپای کردووە. پێشبینی دەکرێت سەرۆکی ئۆکرانی زێلەنسکی بە ئۆنلاین بەشداری کۆبوونەوە لووتکەیەکەی ڕابەرانی گروپی حەوت بکات. دواتر سەرۆک بایدن بەرەو ئیسپانیا بەڕێ دەکەوێت بۆ بەشداریکردنی لە دووەم کۆبوونەوەی لووتکەیی هاوپەیمانی ناتۆ لەم ساڵدا. کاربەدەستانی کۆشکی سپی گوتیان ڕابەرانی حەوت وڵاتی دەوڵەمەند بە دیموکراسی بۆ بەرەو پێشبردنی ڕوانگەی جیهانێک تێدەکۆشن کە لەسەر بنەمای ئازادی و کراوەیی بێت. هەروەها ئەو ڕابەرانە هاوبەشەیەکی ئابووری جیهانی وەگەردەخ
دەخەن ئەوەی پێدەچێت هاوشێوەی دەستپێشخەریەکەی چین بێت کە بە پشتێن و ڕێگای چین دەناسێت کاتێک بۆ یەکەم جارسی ئەندامی هاوپەیمانی ناتۆ شکستیان هێنا لە ڕێگریکردن لەوەی رووسیا ئۆکرانیا داگیر نەکات دواتر ئەندامانی ناتۆ دەستیان بە ڕەوانەکردنی چەک بۆ ئۆکرانیا کرد و گەمارۆی قورسیشان بەسەر مۆسکۆدا سەپان. ئەندامانی ناتۆ هەوڵ دەدەن لەم کۆبوونەوە لوتکەیەدا ئامانجی هاوپەیمانەکە داڕێژنەوە. ئەوە کارنامەیەکی گەورەیە، هەروەها ئەوان کۆ دەبنەوە و ئەوە پەسەند دەکەن کە پێی دەگوترێت پیرۆکەی استراتیژی. بەڵام ئامانجە سەرەکیەکە ڕاگەیاندراوێکی ناتۆ دەبێت سەبارەت بەوەی کە ئایا بۆ ماوەیدا بۆ 15 ساڵی داهاتوو ناتۆ چی دەکات و چۆن ڕیزبەندی سەرتۆپی بایەخەکان دەکات. بابەتی گرنگ لەم کۆبوونەوەی ئەندامانی هاوپەیمانی ناتۆ داواکردنی سوید و فینلەندەیە بۆ پەیوەندیکردنیان بە هاوپەیمانی ناتۆوە. هاوکات ئەندامانی ناتۆ ڕوبەڕووی دژایەتیکردنی تورکیای ئەندامی ناتۆ دەبنەوە و تورکیا بەرهەڵستی ئەو وڵاتانە دەکات کە گوایە پشتیوانی لە بزوتنەوەی وەک تورکیا دەڵێت تونندڕەوی کوردی دەکەن. من پێم وایە هەڵەیە گەرگەیشتن بە چارەسەرێکی مامناوەن لەگەڵ سەرۆک ئۆردۆغان بە دوور بزانرێت. هەروەها بە هەزری من ئەوەش هەڵەیە کە لە دواتر کەساتدا ئۆردۆغان بەلاوە بنرێت بەوەش مەسەلەکان بەرەو خوڵقاندنی قەیرانیەک ببرێت. ئەمە تەنها کۆبوونەوەی لوتکەیی بەهێزی ڕابەرانی خاوەندە سەڵات نییە لەم مانگەدا، چونکە ڕابەرانی وڵاتانی ناسراو بە بەرەی بریکس کە پێک هاتوون لە بەرازیل و رووسیا و هندستان و چین و ئەفریقای باشوور ئەوانیش لەم هەفتەیەدا بە ئۆنلاین کۆ دەبنەوە. ئەم کۆبوونەوانە پرسیارێکی جددی دێنێتە ئاراوە کە ئایا دوای نزیکەی 80 ساڵ لە کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهان ئایا دەبێت کێ جیهان بەڕێوە بەرێت؟ بەڵێ بۆ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەی لوتکەی وڵاتانی گروپی حەوت دەچینە لای بەڵێن ساڵح. بەڵێن بێگومان دۆسەی ئۆکرانیا تەوەرێکی سەرەکی ئەم کۆبوونەوە لوتکەیی وڵاتانی کۆمەڵی حەوتە. چ شتێک تا ئێستا پێشنیاز کراوە سەبارەت بە دۆسەی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا؟ بەڵێ دەکرێت بەگشتی بڵێم هەوڵەکان بۆ زیاترکردنی فشارەکان لە ڕێی سزادانانی زیاترەوە بەسەر رووسیای ڤلادیمیر پوتیندا ئەمە پێشنیازی هەرە سەرێکیە بۆ ئەم کۆبوونەوەی وڵاتانی کۆمەڵەی حەوت. ئەلبەتە هەر ئەمڕۆ وەکو سەرۆک بایدن ئاماژەی پێ کردووە دەشێت سزا بسەپێنرێ بەسەر پیشەسازی و هەروەها بازرگانی ئاڵتون لە رووسیادا. سەرۆک بایدن لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر نووسیوێتی ئەم سزایە دەبێتە مایەی زیانی دەیان ملیارد دۆلار لە ئابووری و هەروەها لە دارایی رووسیا. ئەلبەت لە بیرمان نەچێت تەنها لە ساڵی پاردا رووسیا هەناردەکردنی زێڕی بۆ وڵاتانی دەرەوە بایی زیاتر لە 15 ملیار یۆرۆ بووە. ئەم گوژمەی نوێی سزایانە دەچێتە سەر ئەو گوژمانەی کە پێشتر دانراون لەسەر رووسیا تا رووسیا ناچار بێ ئەو سیاسەتە شەڕانگێزیانەی کە هەیەی ڕایان بگرێ. بەڵێ هەتا ئێستا بەگشتی یەکگرتووی وڵاتانی ڕۆژئاوا بە نمونە دەهێنرێتەوە، بەڵام وەک هەندێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن پێدەچێت جیاوازی هەبێت یان بڵێم سەرەتای ناکۆکیەکان دەستیان پێکردووە. ئەمە زۆر ڕاستە هێرۆ، چونکە ئەو سزانەی کە سەپێنراونەتە سەر رووسیا بمانێ و نەمانێت پەرچەکردداری خۆیە بەسەر وڵاتەکانی ترەوە. پەرچەکردارەکەش لە ئێستادا لەو گرانیەدا دەبینرێ کە بازاڕەکانی وڵاتانی جیهانی گرتووەتەوە. بێگومان ئەم گرانیە بۆتە مایی ئەوەی کە شەپۆلێکی ناڕزایی دروست بێ لە ناو هاوڵاتیاندا. بەڵام لە بیرمان نەچێ، ینی وەکو بۆریس جۆنسن سەرۆکوەزیری بەریتانیا هەر ئەمڕۆ یەکشەممە ئاماژەی پێکرد لە پەراوێزی ئەو کۆبوونەوەی کۆمەڵی وڵاتانی حەوتدا دەڵێ پشتیوانیەکان بۆ ئۆکراینە ینی باجێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام باجە هەرە قورس و گەورەکە لەوەدایە ئەگەر بێت و رووسیا شەڕەکە بباتەوە. لێرەوە دەگەینە ئەو بەرەنجامەی کە پێویستە جیهانیش باجی ئەوە بدا کاتێک کە دەوێت ڕێگە لە شەڕانگێزیەکانی رووسیا بگرێ. وەکو زۆرێک لە ڕێبەرانی وڵاتانی ڕۆژاوا ئاماژەی پێ دەکەن هەر بەرەو پێشچوونێک لە
لەو جۆرە سیاسەتە شەڕانگێزیانەی رووسیادا دەبێتە مای کارەساتی گەورە و قەیرانی گەورە لە هەموو جیهاندا. بەڵێ باشە سەرۆک بایدن لەم بارەیەوە چی دەڵێت؟ سەرۆک بایدن لە کۆبوونەوەکانی دانی لەگەڵ ڕێبەرانی وڵاتانی کۆمەڵی حەوتداوە تەنانەت لە پەیوەندی تەلەفۆنیەکانیشیدا بەردەوام جەخت دەکاتەوە لەوەی کە نابێت ینی ئەو دەرفەتە بدرێ بە پوتن بتوانێت ئەگەر جیاوازی ڕوانین لە ناو وڵاتانی ڕۆژاوادا هەبێ پوتن بیگەێنێتە ئاستی ئەوەی بیکاتە کەلێنێکی گەورە ئەو یەکگرتووی و هاوڵوێستی وڵاتانی ڕۆژاوا بخاتە ژێر پرسیارەوە. سەرۆک بایدن بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە دەڵێ جیهانی ڕۆژاوا هەمیشە دەبێت پێکەوە بین بۆ بەرەنگاربوونەوەی هەموو سیاسەتێکی شەڕانگێزیانە نەگەر بۆ پوتن بەڵکو بۆ ڕێبەرانی تری جیهانیش. بەڵێن سوپاس. سوپاس بۆ تۆ. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دوهشەمبیە لە سرانسەری ئەمریکا بە ڕەوانکارên مافê ji berbirinê derketin ji bo diyarkirina nerazîbûnan li hember biryara dadgeha bilinda Amerîkaya nehiştina mafê ji berbirinê li demê ku wîlayetên parêzyar lezê li cêbicêkirina biryara dadgehê dikin. Welat hatiye dabeşkirin di nêvbera wîlayetên ku her niha yan jî li dêldemek zû qedexeya deyne ser ji berbirinê ku li sala 1973 hatiye pejrandin û wîlayetên din ku hîn jî mafî didin xaniman eger bixwazin dawiyê bi ducanî bînin dohşemiyê hezaran kes derketin pêş dadgeha bilinda Amerîka li Washington û dirûjmên şerê li dijî xanimane yê şerêbê wê li dijî kêbe bilind kiribûn. Xwepêşandanên hevşêwe li bajarên Los Angeles û dehan nerazîbûn li seranserî Amerîka derketine. Bi kêmî li heşt wîlayetên parêzyar dem li dest biryar hat cêbicêkirin piştî dadgeha bilind mafê destûriyê 5 salan pûç kirî. Ew biryar bûye sedemê rexneyek gelek dostên Amerîka li seranserî cîhanê jî. سەرۆکی پێشووی ئەمریکا دانەڵد ترامپ ڕۆژی شەممە خۆشحاڵی دەربڕی لەمەڕ بڕیارەکەی دادگای باڵای ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی بڕیاری ڕۆڤی وەید کە زیاتر لە نیو سەدەیە مافی دەستوری ژنانی بۆ لەباربردن پاراستە بوو. لە میانەی کۆبوونەوەیەکی جەماوەریدا لە ئێلنۆی ترامپ ئەو بڕیارەی بەسەرکەوتنێک بۆ دەستور بۆ سەروەری یاسا و لەسەر و هەمویانەوە بۆ ژیان لە قەڵەمدا. لێدوانەکەی ترامپ لە کاتێکدایە کە سەدان کەس ناڕزایی دەردەبڕن لەمەڕ ئەم بڕیارەی دادگای باڵای ئەمریکا. بڕیارەکەی دادگای باڵای ئەمریکا بە زۆرینەی 6 بەرامبەر بە 3 دەنگی دادوەران درا کە منداڵ لەباربردن لە نزیکەی نیوەی ویلایەتەکاندا دەست بەجێ قەدەغە دەکات. دادوەری پارێزکار کلارنس تامس ڕایگەیان بڕیارەکەی دادگا دەشێت ببێتە هۆی دووبارە پێداچوونەوە بە بڕیارەکانی ڕابردوو بۆ پاراستنی مافی ڕێگەگرتن بۆ دووگیانبوون یان یاساییکردنی هاوسەرگیری هاوڕەگەزخوازەکان لە سەرانسەری وڵاتەکەدا. بۆ کۆنەپارێزەکە کریستیانەکان بڕیارەکەی ڕۆژی هەینی دادگای باڵا بۆ هەڵوەشانەوەی ڕۆڤی وەید سەرکەوتنێکی گرنگ بوو. ئەم بڕیارە لەلایەن هەرسێ دادوەرەکەی کە ترامپ دەستنیشانی کردبوون پشتیوانی لێکرا. دادگەها بلندا ئەمریکا بڕیارە ڕۆی ڤی وەید یا بە دەهان ساڵە مافێ ji berbirinê dayê xaniman betal kir. Piştî belavebûna raportên midyayê dê destpêka vê salê da sebaret niyaza dadgehê ev biryar dihat pêşbînîkirin. Wîlayetên Emerîkî dê niha biryarê bidin ka destûrê bidin eger xanimek bivêtin dûcaniya xwe bi dawî bîne yan jîne. Pêşbînî heye ku nîva wîlayetan دێوێنا قەدەغا بکن. ئالیگرین li dijî mafê ji berxwekirina zarokan lê seranserî Amerîka şadin bi serkeftina xwe û ahingan li dar dixin. Piştî biryara dadgeha bilind ya Amerîka goyzû ve çav li riya wê ye bo pûçkirina dozaro vî wê de ya got sala 1973 de bibû. Got mafê destûrî da jinan ji bo ji berxwekirinê.
ئەم لە ڤرنج بۆ ئالیکاریەوە بکن گەر هون دێ و باو بن گەر حەوجەداریە وە بپشتگیریە هەبە. ئەم ji bo şahiyê li vêrêne em pir kêfxweşîn bi biryara dadgeheya piştgirina Roe v. Wade tişteke ku em bi dehan salan ji bo wê têkoşînê dikeyin. Piştî ragihandina vê biryarê Serokê Amerîka Joe Biden yê demokratê alîgirên xwe yên siyasî da ser hev û axivî. Da got metirsiya çalakên mafê ji ber xwekirinê kêm bike her wiha jî Kongresê xwest got yasayekê federal derxe ji bo maf bide jinan di biryara ji ber xwekirinê de. ئەو سێ دادوەرên ku ji hêla yek serok Donald Trump ve hatibûn destnîşankirin bûn bingeha biryara îro ya serûbînkirina pîvanên dadmendiyê û jinavbirina mafekî bingehîniyê jinan li vî welatî. Bi vê biryarê piraniya kevneperesta dadgeha bilind nîşan dide ku ew çiqas tund e, ew çiqas ji piraniya vî welatî dûr in. Li gorî encamên lêpirsîna saziya Gallup piştî vê biryarê ji 6 ta 3 ji piraniya nerînan bawerî bê dadgehê daket 25 ji sedî. Dadwarê kevneperest Samuel Alito got ji hêla Serokê Amerîka George W. Bush ve hatibû destnîşankirin nivîsand. Destûra bengehîn amanje bi ji berxwekirinê nake û tu mafekî wiha bi awayekî netenî ji hêla tu bendên destûrî ve nayê parastin. Di nav de pêvajoya duyemîn a benda çardan. Doza vê mijarê bi yasayekê li eyaleta Mississippi ve girê dayiye got piştî 15 ji avisbûnê ji berxwekirina zarokan qedexe dike. Klînîka ji berxwekirinê ya bi tenê ya dewletê li wir doz vekir û serket li gorî biryara dadgehên jêrîn li wir. Dadgeha bilind jî di 24 Hizêranê de piştgiriya vê biryarê kir. Li şûna dadgeha bilind di vê eyaletê biryarê bidin ka maf heye bo ji berxwekirina zarokan yan na. Em ber bi rojavayek bejî ve diçîn ji aliyê gelek nakokiyên di nav dadrêsiyê de. Nêzîkî 13 wîlayet qanûna wan ya qedexekirina ji berxwebirinê heye û ew ê yekser bikar bînin. Em dikarîn bêjin nêzîkî 26 wîlayet yasa ji berxwebirinê pûç bikin. Ev biryar dibe got jinan mecbûr bike herin eyaletên din bo mafê ji berxwekirinê. Çav li ser 15 eyaletên Emerîkî ne got mafê ji berxwekirinê biparêzin lê 35 eyaletê din di wê ortê de mane. Piştevanê mafê ji berxwekirinê dibînin got ev biryar zêdegaviyeke li dijî mafê anîna zarokan û taybetmendiya jinan. Slogana min dibêje ez ê piştevan bim ji mafê ji berxwebirinê. Em ji berxwebirinê narawestînin. Em ê têkoşînê bikin bi zêdebûna helbijartina jinan di Kongresî de û di encûmenên wîlayetan û yên berbijar jî de. Jinên têgeştî di pirsgirêkan de ew ê herin pêş û yasa rewayî ji bo têkbirina vê biryara tirsinak derbas bikin. Lê ew ê li diçî ji berxwekirinê ne dibêjin ew serkeftin ji bo jiyana mirov e. Ez dixwazim berxwedanê bikim ji bo mafê jinan wek parêzer. Ez gelek hestiyarim ji ber vêyekê lê pêwîst em bizanin ku ew jî mirov in. Ez bar dikim ku mafê wan jî jiyanê de heye. Divê demrekên rêzgirtinê ji jinan re peyda bikin lê di heman dem de jî em mafê jiyana zarokan biparêzîn. Ev biryar neweke matmayînekê hate di pêşiya vê salê de ew di nav ragihandinê de belav bibû û ji ber wê gelek nerazîbûn ji aliyê çalakên mafên ji berxwekirinê li seranserî Amerîka derketin holê û bi rastî jî eyaletên Emerîkî di derbarî mafê ji berxwekirinê guhertibûn. Luqman Ehmed ji bo raporta Laurel Bowman bo dengê Amerîka. بڕیارێکی دادگای باڵای ئەمریکا بۆ مسۆگەرکردنی مافی لە باربردنی منداڵ بە ژنان کە لە ساڵی 1973ەوە بە 7 دەنگی بەڵێ بەرامبەر بە 2 دەنگی نەخێری دادوەرانی دادگای باڵا پەسەند کرابوو، ڕۆژی هەینی بە 6 دەنگی بەڵێ بەرامبەر بە 3 دەنگی نەخێر لەلایەن دادگای باڵاوە هەڵوەشێنرایەوە. ئەم بڕیارە مشتومڕێکی زۆری لە نێو کۆمەڵگەی ئەمریکادا دروست کردووە. دەچینە لای هاوکارمان بەفراونووری بۆ زانیاری زیاتر لەسەر بابەتەکە. بەفرا و سڵاو بەیانیت باش دەزانین بڕیاری ناسراو بە ڕۆڤی وەید لەلایەن دادگای باڵاوە هەڵوەشێنرایەوە. لە ئێستادا ڕۆڵی ویلایەتەکان چۆن دەبێ؟ ئایا ویلایەتەکان چۆن دەتوانن مافی لە باربردن بۆ ژنان بپارێزن؟ زۆر باشە. هێرۆ وەک لە راپۆرتەکانی خۆتانیشتا ئاماژەتان پێکرد نزیکەی 50 ساڵ پێش ئێستا دادگا لە دۆسیێ ڕۆ دژی وەید
مافی لەباربردنی دووگیانی بۆ ژنان لە سێمانگی یەکەمدا دەستەبەر کرد بەبێ هیچ جۆرە سنووردارکردنێک. ئەوەک ئاماژەت پێکرد ڕۆژی هەینی ئەم مافە لەلایەن دادگای باڵاوە هەڵوەشێندایەوە، بەڵام هەڵوەشاندنەوەی ئەم مافە لەلایەن دادگای باڵاوە ڕۆژی هەینی بەمانای ئەوە نییە کە مافی لەباربردن لە هەموو ویلایەتەکان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی قەدەخە بکرێت، بەڵکو ئەم مافە بە ویلایەتەکان دەدرێتەوە کە ئەوان بڕیار بدەن مافی لەباربردن یاساییە یاسایی نییە یان دەکرێت بە چی شێوەیەک بەڕێوە بچێت. لە ئێستادا دەوترێت 20 لەو ویلایەتانە خەریکن هەنگاو دەنێن بۆ با بڵێن سنووردارکردنی دەستڕاگەیشتنی ژنان بۆ مافە. هەندێک لە ویلایەتەکان یاسایەکیان پەسەند کردووە کە لە دوای بڕیارەکەی دادگای باڵا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی مافی لەباربردن تیاندا قەدەخە دەکرێت تەنانەت لە ڕۆژی یەکەمی دووگیانیەوە. هەندێک لە ویلایەتانە وەکو بۆ نمونە ئارکانساز، وەکو داکۆتای باشوور، داکۆتای باکوور، وەکو تەگزاس، ئۆهایۆ، وەکو کێنتاکی، میسیسیپی یا با بڵێن تێنسی، یوتا، ویسکانسن و وایۆمینگ لە ئەو ویلایەتانان کە دەوترێت تیاندا پێدەچێ مافی لەباربردن لە ڕۆژی یەکەمی دووگیانیەوە تیاندا قەدەخە بکرێت، مەگەر ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی دایکەکە دروست بکرێت کە لەو کاتە ڕێگە پێدراوە دووگیانەکەی کۆتایی پێبێنێ. لە هەندێک لە ویلایەتەکانیشا پێدەچێ هێرۆ لە دوای بۆ نمونە هەفتەی شەشەمەوە مافی لەباربردن قەدەخە بکرێت، وەکو جۆرجیا یا کارۆلینای باشوور و پێدەچێت لە هەندێک لە ویلایەتەکانە بۆ نمونە لە هەفتەی سیانزەهەمی دووگیانیەوە ئەو مافە لە ژنان قەدەخە بکرێت، وەکو وێست ڤێرجینیا، وەکو ئاریزۆنا. بەڵام خاڵێکی گرنگکە لە راپۆرتەکەی ئێوەش ئاماژەی پێکرا ئەوەیە کە ئەم هێرۆ با بڵێن بڕیارەی دادگای باڵا دەوترێ کاریگەریەکی بە شێوەیە خستوەتە سەر کۆمەڵگەی ئەمریکا کە دوو جەمسەریەکی بەرچاوی کولتوری لە کۆمەڵگەی ئەمریکا دروست کردووە. بەفراو کاتمان کەم بەدەستەوە ماوە، دەمەوێت کاردانەوەی کۆنگرێز لەم بارەیەوە بزانمە تا ئێستا ئەندامانی کۆنگرێز چ کاردانەوەیکیان بەرامبەر هەڵوەشانەوەی ئەم بڕیارە هەبووە؟ هێرۆ پێش ئەوەی باسی کاردانەوەی ئەندامانی کۆنگرس بکەین، پێم خۆشە ئاماژە بە کاردانەوەی سەرۆکی ئەمریکاش بکەم کە تەنیا چەند سەعات دوای بڕیارەکەی دادگای باڵا سەرۆک جۆ بایدن لە دوانێکە وتی ئەم ڕۆژە ڕۆژێکی ڕەشە بۆ کۆمەڵگەی ئەمریکا و بەم بڕیارە 150 ساڵ کۆمەڵگەی ئەمریکا بۆ دواوە گەڕاوەتەوە. و هەروەها لە کۆنگرسدا و هەروەها نانسی پلۆسی سەرۆکی با بڵێن ئەنجومەنی نوێنەران ئەویش بە هەمان شێوە گوتی بەم بڕیارە کە ئەو وتی بە بڕیاری ترامپ و کۆماریەکان ژنان بێبەش کراون لە هەندێک ماف کە لە ئێستادا مافەکانیان زۆر کەمترە بە نسبەت بەرامبەر بۆچوونی کۆماریەکانی کۆنگرێز ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێمان بڵێ. بەڵێ کۆماریەکان بۆ نمونە وەکو میچ مەکانەڵ سەرۆکی کەمینەی کۆماریەکان لە کۆنگرسدا ئەو ستایشی بە پێچەوانەی دموکراتەکان ستایشی ئەم بڕیارەی دادگای باڵا دەکەن. هێرۆ پێیان وایە بڕیارێکی دروست و بەجێیە و ئەمە سەرکەوتنێکی مەزنە بۆ باڵێن کۆماریەکان و هەروەها بۆ ڕاستڕەوەکان بۆ ئاینیەکانی کۆمەلگای ئەمریکا و هەروەها گەلێک کاردانەوەی تر کە بەداخەوە بەهۆی نەبوونی کاتەوە بەهۆی کەمی کاتەوە دەرفەتەوەمانی ئاماژیان پێ بکەین. بەڵام بە تەواوی ئەتوانم بڵێم کە دوو بۆ چوونی تەواو جیاواز هەیە ئەم پرسا لە بەڵێ بەفرا و سپاس بۆ کاتەکەت. مافێش بەربەرنێ دێ زوو ژنین ئەمریکی وەرەستاندن لە نیڤە ویلایەتین ئەمریکا پشتی و دادگەها بلندا ئەمریکا بڕیارە خوایە ساڵ 1973 گوهرتی دەنگی ئەمریکا بچالاکوانین سێ کەشوەران ڕائاخفتیە و دلگرانیا خوا یا مەزن نیشان دەن لە هەمبەر هەلوەشاندنا یاسایە بەناوێ ڕۆی ڤی وەید ji بەرک و دێ کاریگەریە بکە سەر وڵاتین دین جیهانیژی. پێش لە دایکبوونیان لە باربردن دەستی پێکرد، بەڵام ئێستا گەنجن و لە ئەمریکا بەشداری مشتومڕی مافی لە باربردنەکەن. ئەمە تەنها کاریگەری لەسەر ئەو ژنانە نییە کە ئێستا دووگیان دەبن، کاریگەری لەسەر ئەو ژنانە دەبێت کە لە داهاتوودا دووگیان دەبن، هەروەها کاریگەری لەسەر هەموو نەوەکانی داهاتوو دەبێت. لە نێو گەنجەکاندا
ئەوانەش هەن کە ئیدانەی لەباربردن دەکەن و بەهێزن. ئێمە دەتوانین پرسی لە باربردن بنێرینەوە بۆ ویلایەتەکان بەڕاستی دەست بکەین بە ڕاگررتنی پرسی لە باربردن لە کۆمەلگا ناوخۆیەکانماندا. پرسیارەکە ئەوەیە ئایا وڵاتانی دیکەش دوای ئەمە ئەکەون جیهان لە نزیکەوە چاودێری دەکات. کاتێک ئەمریکا بزوتنەوەیەکی وەها بوێر و ئاشکرای دژە مافەکان نەگرێتە بەر، وڵاتانی دیکە ئەوە وەک چاولێکەری بەکاردەهێنن لە هەمبەر کاری دژە مافەکاندا، نەوەک بە تایبەتی دەرحەق بە مافی زاوزێ و مافی لەباربردن. بەپێی ئامارەکانی سنتەری مافەکانی زاوزێ کە بنکەکەی لە ئەمریکا لە ئاسی جیهاندا 970 ملیۆن ژن لە وڵاتانەدا دەژین کە بە شێوەیەکی بەرفراوان ڕێگا بە لەباربردن دەدەن. هێشتا لە هەر 5 ژنێک کە لە تەمەنی منداڵبووندان و دەیانەوێ یان پێویستیان بە لەباربردن هەیە، 2 کەس ڕوبەڕووی سنووردارکردنەوە دەبنەوە. دادگای باڵای مەکسیک ساڵی ڕابردوو بڕیاری دا کە لەباربردنی منداڵ تاوان نەبێت، بەڵام لە کۆی 32 ویلایەتی مەکسیک تەنها 8 ویلایەت هەنگاویان ناوە بۆ بەیاساییکردنی. پشتیوانانی مەکسیکی لە مافەکانی لەباربردن دەڵێن ئەوەی لە ئەمریکا ڕوودەدات نیشانەیەکی ئاگادارکەرەوەیە. ئەوەی ئەمریکا فێرمان دەکات ئەوەیە کە مافەکانمان هەمیشە لە مەترسیدان بە لەبەرچاوکردنی ئەوە کە ژینگە سیاسیەکان دەتوانن بگۆدرێت. گروپە دژمافەکان هەمیشە هەوڵ دەدەن استراتیژیەتێکدا بنێن بۆ ڕێگیریگرتن لە دەستڕاگەیشتن بە مافەکانی ژنان. لە جنێف لە سویسرا داکۆچیکەرانی مافی زاوزێ زۆر نیگەران نین لە کارداناوکان لە ئەوروپا لەو شوێنانەی کە لە باربردن بە شێوەیەکی بەرفراوان ڕێگە پێدراوە. لە پۆڵەندا، ماڵتا، لیشتاین، ئەندۆرا و مۆناکۆ ئەو 5 وڵاتن لە ئەوروپا هێشتا ئەو یاساییان هێشتوتەوە کە ئێمە پێی دەڵێن یاسای لەباربردنی زۆر سنووردار. بۆچوونی منەوەیە کە ڕەوتەکە بە شێوەیەکی سەرسەختی ئەرێنی دەمێنێتەوە لە ڕووی گواستنەوە بۆ ناساندنی لەباربردن وەک چاودێری تەندروستی بنەڕەتی. لە ئەفریقا تەنها چەند وڵاتی ڕێگا بە لەباربردنی منداڵ دەدان لەسەر داواکاری، یەکیان باشووری ئەفریقایە کە لە ساڵی 1996 لەباربردنی بە یاسایی کرد، بەڵام دژایەتی مافەکانی زاوزێ دەتوانێت لەوێ گەشە بکات بە پێچەوانە بوونەوەی ئەمریکا. لە هەندێک لە دامەزراوەکانمان خەڵک لە دەرەوە هەن خوپێشاندان دەکەن، هەوڵ دەدەن بچنە ناو دامەزراوەکانەوە و ڕێگیری لەو ژنانە بکەن، هەرچەندە لە وڵاتانی دیکە ئەوانە پێچەوانە ببنەوە. ئەوە لە باشووری ئەفریقاش هەمان تش دەگونجێت چونکە خەڵک تەنها ئازاتر دەبن. زۆربەی خەڵک تێناگەن کە بەڕاستی ئەم هەنگاوەی ئەمریکا گرتوێتێ بەر چەند بڕیارێکی زۆر توندە. ئێمە هیوادارین ئەمە کاریگەری هەبێت لە سەرانسەری جیهاندا، چونکە کاتێک حکوومەتەکان مەیلیان هەیە یاساکانیان بگۆڕن، زۆر جار ئاماژە بە یەکسانی ئەمریکا دەکەن. ڕێگای سازشکردن لێرەدا ئەوەیە کە یارمەتی ژنان بدرێت بۆ تێپەڕاندنی دووگیانیان بە دابینکردنی خانوبەرە لەگەڵ چاودێری پزیشکی کە پێویستیانە لەگەڵ شیرقت و جلوبەرگ و هەموو ئەو پێداویستیانە. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی ڤیرۆنیکا بالدێراس لە واشنگتنەوە. ئایا تا چ ڕادەیەک ئەم بڕیارە کاریگەری دەکاتە سەر هەڵبژاردنەکانی داهاتووی کۆنگرسی ئەمریکا و ئایا نیگەرانی هەیە لەوەی لە داهاتوودا بڕیاری بە هەمان شێوە دژی مافی چینی تری کۆمەلگای ئەمریکا بدرێ؟ بۆ وەڵامی چەند پرسیارێکی دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ میواندارەتی پرۆفسۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای سیاست لە یۆنیۆن کۆڵج لە شاری نیویۆرک دەکەین. بەیانی باش دکتۆر، ئایا پێش هەموو شتێک دەمەویست باسی هەڵبژاردنەکان و کاریگەری ئەم بڕیارەی دادگای باڵای ئەمریکا چۆن دەبێت، بە تایبەتی هەڵبژاردنەکانی کاتی نیوەی کە دەڵێن متێرم؟ زۆر سپاس کاک دەخیل. ڕاستی کاریگەریکی زۆری دەبێت. دیارە هەندێک پیان وایە ئەو کاریگەریەی نامێ، بەڵام لەو بارەوە کە وەکو باست کرد مەترسی تر دروستەکە، مەترسی لەسەر دەستکاریکردنی مافی تری هاوڵاتی ئەمریکی کە لە دەستورا پارێزراوە لەو ڕووەوە، بەڵام هەر وەکو مافی لە باربردنیش بۆ ژنان ئەمە مەسلەیەکی هەمیشە مەسلەیەکی زۆر سیاسی گرنگ بووە. ینی ممکننی ئەم جارە ئەگەر کاریگەریەکی ئەجگار فراوایی نەبێ، من لەو باوەڕێم وا بکات کە زۆرێک لەوانەی کە باڵێن دەنگدەری گەنج جوانەی کە بۆ نمونە لە سەرەتای بیستەکانیانن زیاتر دەنگ بدەن، چکە عادەتەن لەم هەڵبژاردنانەدا ئەوەی میدتەرم عادەتەن نزیکەی 40% زۆر کەمتر لە
نزیکەی 20% کەمتر لە ڕێژەی دەرئەچن بۆ سندوقەکانی دەنگدان لەبەرەوە ئەم جارە لیبراڵەکانیش زۆرتر هەوڵەدەن هەر لە سەرەتاوە دیارە بە قسەکانی بایدن و نانسی پەلۆسیشا کە زۆرتر هەوڵەدەن ئەو مەسەلەیە بوروژێنن بۆ ئەوەی کە زیاتر خەڵک بێتە دەنگ بە لیبراڵەکاندا. ئەوجا دکتۆر بەڕای تۆ وە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستەی کە زۆرینەی ئەمریکەکان لەگەڵ ئەوەدان کە خانمەکان مافیان هەبێ ئەو مافەیان هەبێ ئەمە با قازانجی دیموکراتەکان ناشکێتەوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوودا؟ بەڵێ هەڵبەت هەندێک لەوانەی کە استراتیجی دەنگدان و هەڵبژاردن بڕێوە بن یا بڕیاری لەسەردەن لە ناو دیموکراتەکانە ئێستا ئومێدیان لەسەر ئەو مەسلەی دروست کردووە لەبەرەوەی شابێتی بایدن ڕوو لە خوارە بەڵام لەگەڵ دروست بوونی ئەم مەترسیەیە ئێستا هەوڵەدەن ئەم مەسلەیە کە ئێستا ئۆڕەدی بووە بە مەسلەیەکی بووە بە پرسێکی پارتیزانی هەوڵەدەن لەسەر ئەم مەسلەی زیاتر خەڵک با بڵێن پشتگیری خەڵک بکەن یا هانی خەڵک بدەن ڕاستتر کە دەنگ بدەن بۆ ئەوەی هەم ئەو مەترسیە زۆرتر نەبێت هەم مافی تر لەدەست نەدرێت چونکە ئەم شتێک کە ڕوویدا شتێک کە تا ڕادێکی زۆر بێپێشینەیە لەبەرەوەی عادەتەن ئەو بڕیارانەی کە دادگای باڵا دەیدا بوو زیاتر سەقامگیرکردن و سەپاندنی ئەو مافانەیە نەک زەوتکردنیان لەگەڵ ئەوەشدا محافزکاران بە سەرکەوتنێک بۆ خۆیان دەزانن بەڵام خەڵکانی دیکەش باسی ئەوە دەکەن کە ڕەنگە مافی چینی تر وەکو پێشترش تۆ ئاماژەت پێت کرد کە بۆ نمونە هاوجنس خوازان ئەوانش قەدەغا بکرێ لە هەندێک ویلایەت ئێستاش قەدەغایە بەڵام لەسەر ئاستی فیدراڵە. باڵە هەموو مافە تاکە کەسیەکان ئەوانەی کە ئاین قسەی هەیە لە سەریان ئەوانە کەونە ژێر مەترسیەوە و ئەمە مەسلەیەکە یعنی باسی تەنانەت من لەو باوەڕیان یەکێ لەو مەسەلانەی کە کەمتر باسەکرێت مەسلەی ئەو شتانەی کە پەیوەندی با بڵێن بە یەکسانی ڕەگەزیەوە هەیە تەنانەت ئەو مەسەلانە ئەشێت بکەونە ژێر پرسیارە و دیارە بەو دەرەجەیە نا بەو پلە زۆر ڕوونە نا بەڵام ئەمە هەنگاوێکە بەرەو پاش و کە ئەڵین 1973 ئەم بڕیارە کە دراوە کە ڕێگا لە ویلایەتەکان بگرێ کە ڕێگە لە مافی لەباربردن ببەن کەواتە هەندێک هەموو بڕیارانەی تر دیارە هەموو ویلایەتەکان نا بەڵام لە زۆر ویلایەت ئەو بڕیارانەی کە پێش 1973 لە پەیوەند بە لەباربردن لە جیا بوونە با بڵێن لە یاساکانە بوونە ئەوانە دیسانەوە چالاکەکرێنەوە دیارە باسی نزیکەی 22 بۆ 23 ویلایەتەکەین کە ئەم مەسلەی زۆر بە ڕوونی و زۆر بە پەلەش بووە دات ئەوانی تریش ئەم مەسلەیە کە بێتەوە قەزێکی سیاسی و پارتیزانی بەڕاستی هەمووی مەترسی لەسەرە لەبەرەوە ئەو مەسلەی ئەشێ زۆر چالاکوان بێنێتە سەر یای زۆر گروپی چالاکوان بێنێت سەر جادەکان و دەرچوونە بە بێگومانش خۆپیشاندانان لە سەرانسەری ئەمریکا لە واشنگتن و لە شایەتریش دەست بکردو نەکات لە ئەمریکا بەشک و لە وڵاتانی دیکەی جیهانش دیسان خۆپیشاندان دیژی ئەو بڕیارەی کە ئێستا دادگای باڵای ئەمریکای داوە دەرچوونە. پرۆفسۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای سیاست لە یونیۆن کۆلج لە نیویۆرک زۆر زۆر سوپاسی جەناب دەکەم. سپاس وێ کاک بەخێر. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
پۆلیسی نەروێژ کەسێکی بە گومانی تیرۆریزمی ئیسلامی دەستگیر کرد پاش ئەوەی ڕۆژی شەمە لە نزیک باڕێکی هاوڕەگەزخوازەکان تەقەی کرد و 2 کەس کوژران و 21 کەسیش بریندار بوون و بۆ هۆی هەڵوەشانەوەی ڕێپێوانێکی پشتیوانی لە هاوڕەگەزخوازەکان لە ئۆسلۆی پایتەختی وڵاتەکەدا. تۆمەتبارەکە کە پێشتر لەلایەن دەستگای دژە تیرۆرەوە ناسرا بوو دەست بەجێ پاش تەقەکردنەکەی ناوەندی ئۆسلۆ دەستگیر کرا. ئاژانسی زانیاری و ناوخۆی نەرویژ کە بەرپرسی دژە تیرۆری وڵاتەکەشا ڕایگەیاند وەکو تیرۆریزمی ئیسلامی مامەڵە لەگەڵ کردارەکەدا دەکات. بەرپرسی ئاژانسەکە گوتی گومانبارەکە مێژوویەکی درێژی توندوتیژی و هەڕەشەی هەیە لە ساڵی 2015ەوە نیگەرانی لەسەر توندڕەوی ئەم گومانبارە هەیە. بەرپرسەکە گوتیشی دەستگای زانیاری لە مانگی ڕابردوو لێکۆڵینەوەی لەگەڵ گومانبارەکەدا کردووە بەڵام لەو بڕوایەدا نەبووە کارێکی وەها توندوتیژ ئەنجام بدات. هەروەها گوتیشی ئاژانسەکە ئاگاداری ئەوەش بوون کە ئەو گومانبارە گرفتی دەرونیشی هەیە. دەستگاکانی ڕاگەاندنی نەرویژ گومانبارەکەیان بە زانیار مەتاپور ناودێر کردووە. وەکوون دەبیهیسن دووشەمبێ هێزێن ئەولەکاریە نەرویجێ گوتنکو کەریارێکی تێرۆریستی ئیسلامی بوو سەدەمی کوشتنا 2 کەسان و پتر ji 20 بریندارکردنە پشتی کوچەکدارێکی گولا ئاڤێتی یانەیەکە شەڤەیە هەڤجنسخوازان لە ئۆسلۆیê دەما فستیڤالە ساڵانەیە LGBTQ یانجی هەڤجنسخوازاندا. میدیایە نەرویجی ناوێ بەرگومانی ئەشکەرە کریە و ئەو کۆرتەکە هەریمەکە ئیرانی هاتیە و لە ساڵ 1990 لە ساڵی 1990 لە نەرویجی ئاکنجی بووە. شادی و ئاهەنگ گۆڕان بۆ ترس و شین لە ئۆسلۆی پایتەختی نەرویج دوای ئەوەی ڕۆژی شەممە چەکدارێک هەڵی کوتایە سەریانەیەکی شەوانەی هاوڕەگەزخوازان. هێزەکانی ئاسایشی نەرویج دەڵێن بەلانی کەمەوە 2 کەس بەهۆی هێرشەکە کوژراون و 20 کەسی تر بریندار بوون کە برینی 10 کەسیان سەختە. ئازیزان لەم ڕۆژەدا 25 مانگی حەوت دەبێ ئاهەنگ بجێڕین بە خۆشەویستی و شەقامەکانمان بە ڕەنگەکانی پەلکەزێڕینە بڕازێنینەوە. دەبێت کۆمەڵگەکەمان و ئازادی نمایش بکەین بەڵام لەبری ئەمە تووشی خەم و پەژارە بووین. دیسانەوە نەرویج ڕوبەڕووی هێرشێکی تری درڕندانە بۆ سەرکەسانی بێتاوان بۆتەوە. کاتێک تاوانبارەکە دەستی کرد بە تەقەکردن جیهان لە شادی و پێکەنین و خۆشەویستیەوە گۆڕا بۆ ڕق و گولە و کوشتن. سەرچاوە هەواڵیەکانی نەرویج دەڵێن بۆ کوژەکە کوردێکی کوردستانی ئێرانە بە ناوی زانیار ماتەپۆر. دەڵێن تەمەنی 42 ساڵە و لە ساڵانی 1990ەکان لە ئێران کۆچی کردووە و پەنای بردوتە بەر وڵاتی نەرویج. دەستگای ئاسایشی نەرویج کردارەکەی بە توندڕەوی ئیسلامی ناوبرد و ڕایگەیاند کە گومان لێکرا و مێژوویەکی لە تونند و توژی و تاوان هەبووە و لە ساڵی 2015ەوە ئاگادار بوون کە کەوتۆتە ژێر کاریگەری گروپە توندڕەوە ئیسلامیەکان. تا ئێستا ئەوەی دەیزانین یەک بکوش هەیە کە لە ژێر کۆنتترۆلی ئێمەدایە لە هەمان کاتدا دەستمان گرتووە بەسەر ئەو چەکانەی لە ڕووداوەکەدا بەکارهاتوون. ڕووداوەکە لە کاتێکدایە کە چالاکوانانی کۆمەڵی LGBTQ لە نەرویج شەرقاڵی ئامادەکاری بوون بۆ سازکردنی ڕێوڕەسمی نمایشی شانازی. پۆلیس دوای ڕووداوەکە هەموو چالاکیەکانی نمایشی شانازی وەستاند و بارینە ئاسایی ڕاگەیاند. ئەو 2 کەسەی کە گیانیان لەدەستداوە تەمەنیان لە نێوان 50 بۆ 60 ساڵە شاید حاڵێک بەم شێوەیە ساتی هێرشەکەی گێڕایەوە. خەڵکانێکی زۆر هاواریان نەکرد. خەڵکانێک کە بریندار بوون هاواریان نەکرد. خەڵکەکە زۆر ترسا بوون. لە ترسا لەسەر زەویەکە ڕاکشا بوون. هێرشەکە ترس و تووڕۆی زۆری لە ناو خەڵکدا دروست کردووە و بووەتە هۆی نوێبوونەوەی ناکۆکی سیاسەکان سەبارەت بە پەنابەران لە وڵاتەدا. لە 10 ساڵی ڕابردوودا بەردەوام گوتومانە کە دەبێت ئەم ڕقە کۆتایی پێبێت بەڵام هیچ شتێکی لەبارەیەوە ناکەین. هەمیشە ڕوودەدات و دووبارە دەبێتەوە. ناکرێ ڕێگە بدەین کە ئەمە بەردەوام بێت. ئەمە ئاهەنگێک بوو بەڵام توی تاوانبار بڕیارەتدا کە ببیتە بچووکترین مرۆڤ و ژیانی ئەو کەسانە وێران بکەیت کە هیچ زیانێکیان بۆ تۆ نەبووە. شایانی باسە نەرویج لە ساڵی 1993 وەک دووەم وڵاتی جیهان دوای دانیمارک بە فەرمی دانینا بە پەیوەندی هاوڕەگەزخوازان و لە مانگی 4 ئەم ساڵ داوای لێبوردنی کرد بەوەی کە 50 ساڵ لەمەوبەر یاسای دژ بە هاوڕەگەزخوازانی دەرکرده بوو. ڕێکار حسێن دەنگی ئەمریکا، واشنگتن. سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری عێراق ڕۆژی شەمە بە سەردانێکی فەرمی گەیشتە عەرەبستانی سعودیە بە ئامانجی کاراکردنەوەی دانوستانەکانی نێوان عەرەبستانی سعودیە و ئێران بە نێوەندگیری بەغدا.
کاربەدەستێکی ئۆفیسی سەرۆگۆزی ڕایگەیان مستەفا کازمی بەنیازە پاش ئەم گەشتەی بۆ سعودیە سەردانی تارانیش بکات بە وتەی بەرپرسەکەی ئاگای لە بابەتەکەیە ئەم سەردانە بە مەبەستی کردنەوەی ڕێگەی نوێیە بۆ گفتوگۆی نێوان هەردوو وڵاتی نەیاری هەرێمی ئەو بەرپرسە بەمەرجێک لێدوانی داوە کە ناوی ئاشکرا نەکرێت پاشان ئۆفیسی کازمی ڕایگەیان گەیشتۆتە شاری جەدەی عەربستانی سعودیە بۆ گفتوگۆی فەرمی لەگەڵ کاربەدەستانی شانشینەکەدا ئەمەش دووەم گەشتی کازمیە بۆ سعودیە لەو کاتەوەی لە مانگی 5 ساڵی 2020ەوە بۆ بە سەرۆگۆزیرانی عێراق دانوساندەکانی سعودیە و ئێران بە ئامانجی نەهێشتنی ئاڵۆزەکانی چەندین ساڵی نێوان هەردوو وڵات لە ساڵی 2021 لە بەغداوە دەستی پێکرد. و لە چەند ڕۆژی ڕابردوودا کێڵگەیەکی غازی دەڤەری قادر کەرەمی نێزی کەرکووک ئەبێ بە ئامانجی سێ پەلاماری موشکی کاتیۆشا ئایا مەبەست لەو پەلامارە چییە؟ کەس بەرپرسیاری خۆی تا ئێستا نیشانداوە یان نەو چی ئەم کێڵگەیە بەڕێوە دەباتن بۆ وەڵامی ئەم چەند پرسیارەمان پامیری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوەر لەگەڵمانە. دڵشاد ئەم کاتت باش چی لەم پێشاتانە دەزانیت چیمان هێشت نوێ چی هەیە؟ بەڵێ دیارە زۆر سپاس وەک ئاگادارین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تا دوێنێ سێم جار کێڵگەی غازی کۆرۆمۆر لە ناوچەی قادرکەرەم موشکباران کرا و دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی تاکو ئێستا ئیدانەی موشکبارانەکەی کردووە و ئەوەی کە تاکو ئێستا بە ناڕوونی ماوەتەوە ئەوەیە کە پێشتر پەنجەی تۆمەت دەتوانم بڵێم بۆ میلیشیا چەکدارەکان درێژەکرا باڵام ئەوانیش بە هەمان شێوە بێبەریبوونی خۆیان لە هێرشەکان ڕاگەیان بۆ داوای لێکۆڵینەوەیان نەکرد بۆی ئەوەی تاکو ئێستا کە ماوەتەوە هیچ لایەنێک بەڕسمی بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکان ڕانەگەیاندووە بەڵام ئەوەی کە هەیە کێڵگەی غازی کۆرۆمۆر کە کێڵگەیەکی غازی گەورەیە و یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی داهاتی هەرێمی کوردستان کە کارەبای هەرێمی کوردستانیشی پێوە گرێدراوە مایەی ناکۆکێکی زۆر گەورەی لەسەرەکە کۆمپانی غازی با بڵێن دانە غازی ئیماراتی و بەهێنان لەو کێڵگەیەکە کە ڕۆژانە بڕێکی زۆر غاز لەو با بڵێن کێڵگەیە بەرهەمەهێنرێەوە بڕیارێک لە کۆتایی ئەم ساڵە بڕی غاز لەو کۆمپانیای زۆر زیاتر بکرێ و مشتبڕێکی زۆر لەسەر ئەو غازە هەیە چی لە ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی و پارتیا و چی لەسەر ئاستی هەرێمایەتی لە نێوان تورکیا و ئێران بە تایبەتی کە ئێران وڵاتێکی بەرهەمهێنی غازی گەورەیە لە ناوچەکە چی بۆ عێراق و چی بۆ تورکیا و چی بۆ ناوچەکە بۆیە با بڵێن بۆم بارانکردنی کێڵگەی غازی کۆرۆمۆر بە شێوەیەک لە شێوەکان بڵێ ببرە دەشاد قسەکان دەبڕم بەڵام چی کۆنتڕۆلی دەکاتن ئایا لە حکوومەتی عێراقەوە یان هەرێمی کوردستان؟ کێڵگە غازەکە لە ئێستادا لە ژێر کۆنتڕۆڵی هەرێمی کوردستانەیە وەزارەتی ناوخۆ هێزی پێشمەرگە و با بڵێن هێزە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمایە بەڵام کێڵگەی غازی کۆرۆمۆر نزیکە لە پارێزگای کەرکووکەوە چەند کیلۆمەترێک لە پارێزگای کەرکووکەوە نزیکە ئەوان ئەتوانن بە ئاسانی ئەتوانن بڵێن لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقەوە بە ئاسانی ئەتوانرێ بۆمباران بکرێەوە بە ئاسانی ئەتوانرێ چەک و تەقەمەنی پێ بگەێنرێ بەڵام تاکو ئێستا حکوومەتی عێراقی بە فەرمی ئیدانەیەکە و میلیشیاکانیش ئیدانەیەکەن بەڵام تاکو ئێستا ئەوەی کە هەیە کۆمپانیای دانەغاز بە فەرمی با بڵین سەرقاڵی ئیشکردنە بەڵام ئەوەی کە زۆر ڕوونە لەم قەزەیە ئەوەیە کە کاتێشەکان موشکبارانکردنەکان زیاتر بە ئامانجی گەیاندنی پەیام و فشارە نەک بە ئامانجی با بڵین زیان گەیاندن بە کۆمپانیا غازیەکان چونکە ئەوەی کە هەیە زیاتر بە شێوەیەک لە شێوەکان ئەوەیە کە ئەیانوێت با بڵین کۆمپانیەکە بترسێنن یاخود ئەیانوێت پەیامی لە ڕێگەوە بگەێنن چونکە ئەو کاتێشانەی کە پێشتر گەیەنراوە هەمووی دراوە لە دەوروبەری کامپەکان نەنراونەتە کۆمپانیا غازیەکان و لە کاتێکا کاتوانرا کۆمپانیا غازەکانیش بە ئامانج بکرێن. دەشاد پەیام بۆ کێ و فشار لەسەر چی؟ بەڵێ ئەمە دووسێت جۆر خوێندنەوەی لێکرێ ئەمە ئەم غازە لە ناوخۆی هەرێمی کوردستانە لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانە ناکۆکی لەسەرە لەسەر ئاستی ناوخۆی عێراق لە نێوان حکوومەتی هەرێم و بەغا ناکۆکی لەسەرە لەسەر ئاستی هەرێمایەتی لە نێوان تورکیا و ئێران ناکۆکی لەسەرە بۆی ئەم غازە مای ناکۆکیێکی گەورەیە بۆیە ئەکرێ بڵین هەموو لایەنەکان دەتوانن کە ئەم فشارانە بقۆزنەوە بۆ سەر یەکتری بۆی ئەم غازەی کە هەیە بە تایبەتی لە ئێستادا مای ناکۆکێکی گەورەیە هەموو لایەنەکان ئەتوانن بڵێم
ڕەنگە دەستیان هەبێ لەم فشارانە بەتایبەتی کە ئەوەی کە هەیە ئەتوان یەکەم قەزەیە وەکو فشار بەکار بێنرێ ئەو هێزە میلیشیان کە لە دەوروبەری ناوچەکەن کە ئەتوانن پەیامی وڵاتانی دراوسین لە ڕێگەوە بگەێنرێت ئەوان بگەێنرێتە کۆمپانیا با بڵێن غازیەکان کە لە سنوورە ئیشەکەن بۆی کە ئەگەر بێت و ئەو غازە لە دەرەوەی ئیرادەی ئەوانەوە کاری پێ بکرێت ئەوان ڕێگەنادن بۆ شێوە مامەڵی لەگەڵا بکرێت. دڵشاد ئەنوەر پەیامی دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سوپاس. زۆر سپاس بێش. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مام عمەر پیاوێکی دانیشتووی پارێزگای هەڵەبجە زیاتر لە 30 ساڵە بێ بەرامبەر بە موچەی خانەنشینەکەی هەڵمەتێکی نەمامڕواندنی دەست پێ کردووە و زیاتر لە 2000 نەمامی ڕواندووە و بەبەرد 7 خانووی لە تەنیشتیاندا بۆ ڕێبواران دروست کردووە و بە تەنکەر ئاو دەکڕێت و بە دەبەش دابەشی دەکات بەسەر نەمامەکاندا وەک خۆی دەڵێت سەوزایی ئاوەدانیە و بۆ خەڵکی دەکات تا بحەوێنەوە. لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە مام عومەر کە تەمەنی 80 ساڵە بەڕەنج و ماندووبوونی خۆی و بە موچە خانەنشینیەکەی لە ناوچەی گردەناوێ و چنار و مردینی هەڵەبجە نەمام دەچێنێت. دەڵێت حەز دەکەم ژینگەکە سەوز بێت و بۆ ئاوەدانی دێکان دەیکەم هەرکەس لە بەرهەمەکانی ئەبات گردنی ئازا بێت. هەر لە کیمیابارانەخوا هەتا ئێستا خەریکیانم بە خۆڵ و بە شەو و بە دەبە ئایانەدەم هەتا ئێستا لە پارێکۆ خەریکی ئەم تەلبەن و باخ و درەختەم هەتا ئێستا 3 جار لە دارێ زەرعە سنەوبەر و کالی تۆز و درەختم وەرگرکە و کتابم کردە داگیانە پێم بەخوا لەسەر باخەڵی خۆم ئۆتۆزە مەعاشە خانەنشینە ئیکەم خوا بە تۆ لە پار و ئەمە 2 ساڵی ڕێخە لەگرا سەرفی ئەەکەم ئایسا قەرزم لە خۆڵ بوو ئاوەخەی ئەیسێنم بتر لە هەفتەیەکە 2 تەنکەر ئاوە سێنم بە 40,000 50,000 بۆم چێرە کاری ڕازیەتەکی تۆ. مام عومەر 7 خانووی بەبەر دروست کردووە و لە 7 شوێنی جیاوازی ڕێگاکەدا نزیکەی 2000 نەمامی ڕواندووە. هەموو بەیانیەک زوو بەدەم نەمامەکانەوە دێت و تا ئێوارە خزمەتیان دەکات. وەڵامە لە بانگدان ێزەکەم کچێم ئەوەسارە ئۆڵمەسەر هەمەگرێ و ئێوارە سەعا 6 ئەمە قسەی ڕۆم و ماتۆڕەکانم بە نەماڵ نەبەستم تەنها مەخسووم خۆ و ئەوادانی ڕێگەکە و ڕێوبان و ژینگەیە دروستم کرێت لە کیمیاخۆ هەتا ئێستا خەریکی ئەم درەخت و تو خانگانم تەعمیریانەکەم و خاچیانەکەم و خزمەتیانەکەم. بۆچی ئەیکەی؟ وەڵا بۆ ئەوەی ڕێوگارێ کەسێک لێوە ڕەبوو لە بێسەیرەکە بێسە لە سێوەرەیە تا سارەیە تێبهەڵیەگری وەردەکارم لەم لێگەچینە بە عەرەبانە بۆ پارە هاوڕگە بۆم خانوانە هەر هەمویان. سەرچاوەی ئاودانی نەمامەکان وەک مام عومەر دەڵێ بە تەنکەر ئاو دەکرێت و دەیکاتە ناو تەنکیەکانیەوە. دواتر ئەو بەڕ و فستەق و دارمازوانەی کە ڕواندوونی لە هەفتەیەکدا بەدەبە 2 جار ئاویان بۆ دەگوازێتەوە. ئەو لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە سەرقاڵی ئەم کارەیە. وەڵا لە هەڵەبجە بە تەنکەر تێرمی بە پارێ وڵایە لە سەرسان و باخەڵی خۆمەکەم خوا بەت و ئەو خانووینشینەم هەیە ئالەم ئەو ڕێوبانە سەرفێکەم لەم درەختانە تەنە لەبەر خاتی ژینگۆ ئەم ڕێگە و ئەو میلەتە. ئەو ڕێگایەی کە بەشێک لە خەڵکی هەڵەبجە لە کیمیابارانکردنی هەڵەبجە لێیەوە دەرباز بووە، عومەر بێبەشی نەکردووە لە ئاڵمەتی سەوزکردنی و ڕۆژانە هەوڵدەدا سەوزی بکات. وەڵا هاتم ئەو هەم ئەو ڕسمەی کردگە و من ئەو درەختانەم ناگە لە بەردەمیە لەبەر خاتی ژینگە و ئەم جادە و ڕێوبانە درەختەکان ئاوەدەم و سەرپرسیەکەم و خزمەتیەکەم. عومەر کەریم وە خۆی دەڵێ خەڵکی گوندی گردەناوێیە لە هەڵەبجە و دەڵێت تا ئێستا لە سنووری گوندەکانی گردەناوێ و چنار و مردین بەردەوامە لە سەوزکردنی ڕێگاکە. ئەو دەڵێت ئاواتی ئەوەیە ڕێگاکە ڕۆژێک ببینێت بە سەوزی و خەڵک تێیدا بەحەسێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا،
هەڵەبجە. پێشبڕکێی بەراز لە پێشانگاکانی ویلایەتەکانی ئەمریکادا شتێکی باوە تا دێت زیاتر سەرنجی خەڵکی ڕادەکێشێت لە ناویاندا ویلایەتی نیوجەرزیش کە ئەم پێشبڕکەی لێ ئەنجام دراولەوەوە دەستی پێکردووە. وین ڕۆزەری نزیکەی 40 ساڵ لەمەوبەر پێشبڕکەی بەرازی بردا ویلایەتی نیوجەرزی ئێستا پامێڵا ڕۆزەری کچی ئەو پێشبڕکەیە بە بەراز ئەنجام دەدات و پێشبڕکێکە ناوی لێنراوە پێشبڕکەی شاهانەی ڕۆزەری کە ساڵی 10 مانگ ویلایەتەکان دەگەڕێت بۆ بەشداریکردن لە پێشانگاکاندا هەر لە ویلایەتی فلۆریداوە بگرا هەتا دەگاتە ڤێرمۆنت. نامانزانی ئەوەی بباتن خەڵاتی چییە؟ بەڵێ دەخیل دەزانی ئەم جۆرە پێشبڕکیانە ینی بە ئاژەڵەکانی تریژ ئەکریان بینیمە بە ئاژەڵی تریش کراوە بەڵام لەم پێشانگانە بەڵێ بەڵام نەمانزانی ئەوەی بباتن خەڵاتەکەی چییە بێ؟ سیر و سەمەرە لە دنیا کۆتایی پێ ناهێت. بەڵێ ئەزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوە بن. بدوعا.